داستانی ئازادکردنی کەرکووک و مەعسکەر خالید لە ڕاپەڕینی ئازاری 1990 گەلەکەمان پێ بە پێ شار و ناوچەکانی کوردستان ئازادکران بۆ یەکەم جار لە مێژوودا شاری کەرکووکی کوردانیش ئازادکرا. دوای ڕاپەڕینی 5 بزوتنەوەی ئیسلامی دەورێکی کاریگەری هەبوو لە ئازادکردنی هەموو شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستان. بزوتنەوەی ئیسلامی ئەو هێزە بوو کە نکولی لێ ناکرێ لە هیچ بستەخاکێکی کوردستان ئیلا ئەوە تا داستانێکی تێدا تۆمار کردووە کە کەرکووکیش یەکێک بوو لەو شوێنانە کە ئەو کات ئێمە لە ڕێی تەقتەقەوە چوین داخلی کەرکووک بووین وەکو تیپی 63 باوەڕ کە مامەستا عەباس حوسێن ڕۆستەم بەرپرسی تیپ بوو، مامەستا مەغدیدی شەهید کە خەڵکی ڕانیەیە بەرپرسی مەکتەبی عەسکەری بوو. ئێمە چوین داخل بوون لەوێ لەگەڵ کۆمەڵێک لەو برایانە. دیارە دوای ئەوەی کە منتیقەی بڵێن بیتوێن و پشدەر ئەمدا هەولێر ئەوانە پاکسازی کرا، ئێمە ئەو کاتەی لە جەدیدەی بوون چکونێ لەوێژ ئیدعای بڵاو بووە کە حکوومەتی عێراق لە خەتی مووسڵەوە هجووم دەکات. ئەو شەوەی من لەگەڵ مامۆستا عەلی مەمکی مەفرەزەیەک بووین کە تەمان کەمینێکمان دەرکرد لە سەرڕێگای مووسڵ. ئەوە بوو زانیمان کە شتەکە هەمووی دیعایە و هاتینەوە بە خەڵکمان گوتمانی زیێ. دوایی ئەوە بوو ئێمە هەر ئەو ڕۆژەی ئەمن بووم مامۆستا مەغدید بوو بە ڕەحمەت بێ کە مەرپرسی مەسئولی عەسکەری بوو ئی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتەی، مامۆستا عەلی مەمکی بوو، مامۆستا ئیبراهیم بڵێم کاک ئیبراهیم بوو برای مامۆستا مەغدیدی ئەوی شەر شەهید بوو. دیارە مەجموعەیەک بووین، کاک شوان جەلک بوو بڵێم ئەو کاتێ ئێمە پێشمەرگە بووین، مەجموعە خەڵکێک بووین چوون بۆ کەرکووک. تەمەکە چوونێ ناو کەرکووک دیارە هەندێک شوێن گرا بوون، هەندێک لەو منەظەمانە لەوێ خەڵکێکی بەعسیوانە زۆر کوژرا بوو. ئەمە چوونێ ناو کەرکووکەوە. پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات ڕۆڵی گەورە و بەرچاویان بینی لە ئازادکردنی سەرجەم شارەکانی کوردستان و بە تایبەتی شاری کەرکووک. لە کەرکووکیارا ڕۆیشتین چوین مامەستا مەغدین لەگەڵا بوو، ئەو ئەمەسول هێزەکان بوو، ئەمن بووم، فەقی عەسەن بوو بە ڕەحمەت بێ، ئیماخۆبزن کە کەعمەدەوی ئیماخۆبزن بوو، کاگوسوو بوو، کاخدر بوو، هەموو خزم بوو، هەموو یەک وانە بووین، هەموو دەوێت. ئەو جار ئیبراهیمی بلای مامەستا مەغدیری بوو، کاکزانا بوو، کاک نەوزاد بوو، ئەوانە ئەم کاک نەوزاد بە چاکینی دەناسی ئەو دەبی، بەڵام لەکنە من شەهید بوو کە شەهید بوو. وڵادا چون مامەستا عەلی مەم کوتی کاکە ئەمە ئەو شەو ئەو ڕۆ هەر شەڕ بووە، حتەوانێکی ئەمە لێن داون شکاندونەوە. لە ناو کەرکووکدا کە داخل بوون ئێمە لەوێ چەند بارەگایەکی سەرەکیماندانا، بارەگایەکیان لە خانووی مەحافیزدا و بارەگایەکیان لە مەکتەبەی گشتیدا، بارەگایەکیان لە بەردەم بەدالەدا. ئەو سێ بارەگا سەرەکیەماندانا لەوێ. دوای ئەوەی کە برایانی کەش لە ڕێگەی کەوە دەهاتن و بە جیاجیا لەوێدا هەموو برایانمان کۆبوونەوە و بووم بە هێزێکی سەرەکی کە ئەو کات لەوێ مامەستا سەلمان هەولێری نوێنەری بزوتنەوە بوو لەگەڵ لایەنەکان و مامەستا مەغدیدی ڕەحمەتی کە شەهید بوو، ئەویش بەرپرسی مەکتەبی عەسکەری بوو و ئێمەش وەکو خۆمان مامەستا عەباس حوسێن ڕۆستەم بەرپرسی تیپ بوو. ئێمە لەگەڵ ئەودا دەردەچوین و بە تایبەتیش سەرپەرشتی چەند بنکە و بارەگایەک و مەفرەزەیەکی دیکانەمان دەکرد لە دەرەوەی کەرکووکدا. خەڵکێکیش هەبوو لە باتیانەوەی مقاومەی بکە بەڕاستی خەریکی تاڵان و بڕۆ و ئینتیقام بوو. بەسیبەتی ئەوەی کە دیارە حیزبی بەعز کاتی خۆزوڵمی زۆر لە خەڵکی ئێمە کرد بوو، خەڵکی ئەنفال کرد بوو. کاخت فەلا کوتی گەرکە چین نەبێ بە ڕەحمەت بێ، کوتی بە بکشینەوە دوایە لەوێ ڕەبایان لێدەی. ئەوی مامەستا مەغدی کوتی ئیشەڵا چ نابێ، وەڵا لە بەیانی شەوێ کوتیان کاکە کەمینێکی دەبێت دەکەنە بۆ سەر عەسکەر خالید. ئەمنەوە ستا عەمەد و سێ چوار برا چوون بەخوا ئەوە شەوێ هەتا سعات 8 شەوێ بەس هاوانی لێدای لە دەور ڕەبایدا بن ئاسە وەڵی وەستا عەمەدی سەر دەیانەوە
ئەوەندە لە جێک بێ دەکەوێت. بە حکمەوەی کە من هەروەکو پێشمەرگەیەکی دێرین و بەشدار بوو لە هەندێک وێستگەی ڕاپەڕین و پاشان چۆن دڵ ئامادەکردنی کتێبێک تایبەت بە ڕۆڵی بزوتنەوەی ئیسلامی پێشوو لە ڕاپەڕیندا، ڕۆڵی ئیسلامیەکان لە ڕاپەڕیندا. لەو ڕۆ تەمەنە من زۆر لە ڕێخستن دێرینەکان لێرە لە سنووری ڕانی و ڕاپەڕین هەروە لە شوێنەکانی کەش بینی و من وەرەوە لە پێشمەرگە دێرینەکان بە هەمان شێوە چاوپێکوتنی گەڵدا سازداون و کتێبەکە زۆر جار ئاوا سەری سەردا دەکەم و دەیخوێنمە و تەماشای دەکەم. ڕاستەکەی من لەوێشدا بخۆ خۆم ئاماژەم پێداوە کە ڕۆڵی ئەو کاتەی ئێمە وەکو ئیسلامی وەکو پێشمەرگەی ئیسلامی ئەگەر لە هەندێک شوێن لە پێش هەمووانەوە نەبوو بین، ڕاستەکەی دەتوانین بڵێم هاوشانی هێزە زۆر کاریگەرەکان بووین بە تایبەتی و کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان چوەکو هێزی عسکەری چوەکو هێزی تەنزیمی چوەکو قەزەی عەلام و ڕادیۆ ئەوانە کاریگەری زۆری هەبوو. ئێمە هەرگیز لە دواوە نەبووین لە هیچ وێستگەیەک لە هیچ شوێنێک، هەر لە سەرەتایی دەستپێکردنی ڕاپەڕین لە ڕانی دەواازی ڕاپەڕین و بەشداری ڕێخستنێرینەکان و شانە چەکدارەکان لە 5 سێ و 6 سێ و لەو سنوورە لە 7 سێ لە هەندێک شوێنی کالا فەوجی قادراوە ئەوانە لە پشت دەرماون. هەروەها دواتر لە ڕزگارکردنی شار و شارۆچکەکان لە خەلیفان لە هەیبە سوڵتان لە 8 سێ و لە کۆیە لە 9 سێ و پاشان بڕۆ بەرە و مەسیف و هەروەها بەرە و هەولێر لە 11 سێ و دواتر لە گەرمیان لە سلێمانی لە ئەمنە سوورەکە کە لە 7 سێ بڵین ئازاد کراوە، هەروەها لە 6 سێ کە یەکەمین چەخماقی ڕاپەڕین و تەقا لە دۆڵی بازیان کراوە. ئێمە لەوێ شەهیدێکمان هەیە، شەهید عەبدوڕەوف کانی توی تەمان ڕێخستنەدێرنەکانی مە ڕۆڵی بەرچاویان بینیوە. دواتر کە ئەمانە بەش بوون لە دوای ڕاپەڕین لە دوای ڕزگارکردنی هەولێر بەرەو پردێ چوون و هەروەها لە گەرمیانیش لەوێ ڕۆڵی زۆر گەورەیان بینی و دیسان دووبارە لەوێوە لە بەرەو کەرکووک و لە خەتی سەمسەماڵ و ئەوانەشەوە چیمەنەوە دووبارە هەر بەرەو کەرکووک لەگەڵ مامەستا جەمال بە ڕەحمەت بێ ئەو جەماعاتەی دوای ئێمە مامەستا مەغدید بە ڕەحمەت بێت ئەمن بووم ئەو کە ئەو ڕۆژەی مامەستا مەغدید بوو، مامەستا جەمال بوو، مامەستا جەمال 5-6 پێشمەرگەی لەگەڵ بوو ئەو کاتێ ئێستا لە بیرم نیم. یوسف کەرکووکی بۆەوەی کە لە بیرم بێ بە ڕەحمەت بێ ئەو ڕۆژەی ئەویش شەهید بوو. دوای نەوزات هەولێری بوو، کوڕێکی زۆر ڕەشید و ئازا بوو، دوای هەر شەهید بوو و بیکێسی پێ بوو. بۆ مەعسکەر خالی چوین ئێمە ئەو ڕۆژەی. کاک ئیبراهیم بوو شەهید بوو بە ڕەحمەت بێ، کاک شاخەوان مەحموود بوو ئەو هەر شەهید بوو لە کەرکووکێ بە ڕەحمەت بن، خوای گەورە شەهادەتیان لێ قبوڵ کە یا ڕەبی. ئەو ڕۆژەی کە چوین بۆ مەعسکەر خالید نەگرا بوو، تەبعاً دیار بوو تیارە دەهات. ئەو ڕۆژەی کە ئەو معلوماتی ئێمە هەمان بوو تیارەکان کە دەهاتن دەیانگوو مەسەڵەن مەسوولەکان دەگوازنەوە، دەچکونی حکومەت هەر خەریکی هەڵاتن بوو بەڕاستی، بەڵام هێزی پێشمەرگە کەم بوو، مقاومە کەم بوو، خەڵک لەو کەرکووکە گەورەیدا بەڕاستی زۆرێکی زۆری یعنی مەشغوڵ نەبوو بەوەی مقاومەی بکە. بەتایبەتی لەو ئەو ڕۆژەی کەمە چوین لەوێ بەس کۆسرەت لێ بوو لە بڵێم جەماعەتی یەکێتی ئەوەی کەم دیتم لەوێ قادر خەباتیشی لەگەڵ بوو، لە 12 پێشمەرگەک بوونەوە. خۆی مەعسکەر خالید یەکێک بوو لەو شوێنە گرنگانەی کە دەمانەویست بگرێ و کەلوپەلێکی زۆری تێدا عسکەری زۆری تێدا بوو و دیارە حکوومەتی عراقیش زۆر گرنگی پێدا بوو. هەرکاتی هاوپەیمانانیش ئەمریکا دیارە بەردەمانێکی زۆری مەعسکەر خالیدی کردبوو پێوە دیار بوو ئەو کاتێک کە ئێستا هەر لە بیرمەوە لە بەرچاومە خوار کەرکووکە زۆر خوار کەرکووکە کە ئەو کاتی ئێمە شارەزانە بووین بە حکمیەوە یەکەم جار بوو دەچوونە ناو کەرکووک و نەماندی بوو و خەڵکێکیشمان لەگەڵدانە بوو کە شارەزا بێ بۆ وەردی شوێنەکانمان پێ بناسێنێ. مەعسکەر خالید خوار کەرکووکەوە هەندێک لە دێهاتەکانی خوار ئێوەش کە ئەو کاتی خانوەکانی هەمووی قوڕ بوو. ئێمە شەڕی مەعسکەر خالیدن کرد، زۆرێکی مەعسکەر خالیدمان کرد بە شەڕ. لەوێدا بەڕاستی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات دەورێکی باڵای هەبوو لەگرتنی مەعسکەر خالید و شەڕکردن لە ناو مەعسکەر خالیددا. سەرکردە و فەرماندە و پێشمەرگە ئیسلامیەکان لە داستانی ئازادکردنی کەرکووک ڕۆڵێکی سەرەکیان هەبوو. لە شەڕی کۆنتڕۆڵکردنی مەعسکەر خالیدیش بەشداری کارایان کرد و قوربانی زۆریشاندا. لە هەمووی ئاپۆڕای ڕێخستنە دێرینەکان و پێشمەرگەی کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستان بزوتنەوەی ئیسلامی پێشوو
بە حدێک بووە ئەوەندە حەماساسازێن بوون ئەوەندە دڵگەرم بوون ئێمە من ئەو هۆکارە بەوە دەژێڕمەوە کە ئەمانە هێزێکی دەست بە دەستنوێژ بوون لەم ڕانیە ڕاپەڕین لە 5 بە الله ئەکبەر تەنانەت نهێنی ڕێخستنەکانی ئێمە الله ئەکبەر بووە الله ئەکبەر لە بڵنگۆی مزگەوتی گەورە دەستیان پێ کردووە بە دەستی بەدەستنوێژەوە ڕۆیشتون و چوون بۆیە سێ ئامانجی سەرەکی لە پێش هێزی پێشمەرگەی ئێمەدا بووە بە سەرکردە و فەرماندە و پێشمەرگەکانەوە یەکەمیان برتی بۆ لەوەی کە زۆرترین زەبر لە هێزی بەعز بوەشێنن زەبری لێ بدەن و ئەمان کردووە دووەم ببنە پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیان دووەم کە ئەمەشیان کردو بە شێوێژی گشتی سێهەم پارێزەری دام و دەستگا حکومیە خزمەت گوزاریەکان بوون مەسەلە بۆ من لەم ڕانیەیە تیپی تایبەتیان داناوە هێزی مەفرەزی تایبەتیان داناوە بە پاراستنی نەخۆشخانەی ڕانیە نەخۆشخانەی گشتی ڕانیە لە تاڵان و بڕۆ بینای ڕەوزەی ڕانیە دواتر لە هەولێر بە هەمان شێوە لە ئەوقاف و لە کۆمەڵێک دام و دەستگای زۆر حەساسیان پاراستوون لە تاڵان و بڕۆ هەروەها لە ناو کەرکووک ئەمە بەدالە و کتێبخانە و ئەوانە بە هەمان شێوە پارێزەری ئەم دام و دەستگا خزمەت گوزاریانە بوون کە هەرگیز بەڕەوایان نەبینیوە تۆ لە پەنای زەبرلێدان لە بەعز بێنی ماڵی خۆت کاولکەی ئەم دام و دەستگا خزمەت گوزاریانە وێرانکەی یعنی ئەو ئیحساسە زۆر بەرز بۆ لایەن زۆر گەورە بۆ لایەن و کاریان لەسەر کردو و کاریگەریشی زۆر بووە لە ڕاستیدا لە هەر شوێنێک بوون ئەم ئامانزە مەیسەر بۆ پاراستویانە تیاری ئەمریکاش کە دەهات تیاری عێراقی نەدەما ئەوانیش جاروبار دەهاتن کە دەگەڕاوە بە هەر حاڵە ئەو ڕۆژەیە مەگەڕاینەوە قووەتەکەمان بۆ شێوازەی نەبوو بتوانین بە حەقت بچین ناو ماسکەر خالی پێشمەرگەکەمانەمە هەمووی بابزانم دە 15-20 پێشمەرگەک دەبووین ئەو کاتیان و دوایش کە حکوومەتی عراقی هجومی کردەوە کە ڕۆژی پێشتر خبەرمان بۆ هات لە سەرچاوێکی باوەڕ پێکراو کە وتیان حکوومەتی عراقی بەنیازە هێرشێک بکا بۆ گرتنەوەی کەرکووک و 3000 کەسی چەکداری مجاهیدی خەڵقیشی ئامادە کردووە دێن ینی ئێوارە و شەوەکەی وردەتەقە هەبوو بەڵام بۆ بەیانیەکەی هێرشی گەورەی کرد لەو کاتەدا کە 13 لە برایانمان لەوێ شەهید بوون و تەرمەکەشیان بەجێما لەوێدا کە 8یان خەڵکی ڕانی و دەور و بەریانن هەندێکیان خەڵکی هەولێر و بۆ خەڵکی کەرکووکیشیان تێدا بوو ئەو برایانەمان بەجێما لەوێ بەڕاستی ئەوە داستانێکانی لەبیر ناچێتەوە کە بزوتنەوەی ئیسلامی لەوێ تۆماری کرد لە ناو معسکەر خالیددا و لە گوندەکانی دەور و پشتیدا لەوێ هێزەکانی کەش بەڕاستی ئەوەی کە دیار بێت تەنانەت ئەوەی کە من دیتم تەنانەت برادرانی یەکێتی هێزیان هەبوو لەوێ بەڵام ئەوەی کە زیاتر خۆبەخشانە و بەڕاست ینی لێبڕاوانە جوهدی دەکرد بزوتنەوەی ئیسلامی بوو لەوێدا کە دیارە کە برایانمان لەوێ شەهید بوون و وە کۆمەڵێکی لە برایانمان بریندار بوون وەسپانێرا بۆ شەڕێ ئەوانەکانە مزایدی خەلق ئەو مزایدەکان هاتن جەماعەتی یەکەتی دامانە بە بوشکان ئەمەیان پشتیمایان بەردە مامەسامادی کوتی ئەمەش هەیمێ دەورەی مایاندا ئەو ئەوانەکە مزایدە ئەمەش لێندا لەگەڵ لێدانێ ئەم بریندار بوو ئەگولەکەم ئەوێرەکەوت ئەدێ ڕاتە دەرێ بەڵام ئێسکی نەگر لە خوای بە زیاد بێ وەڵا کاگنۆزات لەکرەمە شەهید بوو گوێ لێیە مامەستا مەغدی کاکفەقە عەسەن بێکێسی پێ بوو کاگنۆزات شەر پێ بوو بەڵام گولەکی وێ بوو دەیاویتە لە تیارەی وەکو وەرەنگ فڕەیەدا لازم چ گولەکە بەس وەکو یار پێچێ بوو گوێ لە تیارە بەرز دەکرد نەیدێ بێتە خوارێ ئەوە ئیسلامیەکان بوون پشکی شێریان بەرکەوت لە بەرگری لە خاکی کوردستان لە کاتێکدا پێشمەرگەی لایەنەکانی دیکە پاشەکشەیان کرد ئەوان بەتەنیامانەوە لەو پێناوەشدا قوربانی گەورەیاندا ئێمە لە ئاخردا بەڕاستی بەتەنها ماینەوە ئایانی هەندێک لە برادرانی لێبوو کە بەبێ ئاگای ئێمە شەو بەجێیانیشتین کە من ئەو کات بۆ خۆم حەرەز بووم هاتن لێوە لەلایەمە تێپەڕین بانگم کردن چ دەکەن کوتیان ئێمە دەڕۆین لە بەرۆی بەیانی هجوومە و ئێمە ئەو توانایەمان نییە ئەوان ڕۆشتن ئێمە بەجێمان نێشت یعنی ئەوە بوو بە سەبەب و هۆکاری شەیدبوونی 13 کەسمان و برینداربوونی کۆمەڵە پێشمەرگەیەکمان
ئەوە بوو بە ئاسانیش دوای حکوومەتی عراقی هات معسکەر خالید و گوندەکانی دەور و پشت و دوایش لێ بە ئاسانی هاتە ناو کەرکووک. هەڵبەتە من وەکو خۆم لە سەرەتای ڕزگارکردنی کەرکووکەوە بەشدار نەبووم، بەڵام دواتر چووم لەوێ بووم تا ئەو ڕۆژەی کە ئەم کۆڕە و پاشەکشەیە دروست بوو ئەو حکوومەت هجومی کردوتەوە. ئەوان لەوێ لەگەڵ کۆمەڵە برایەکدا بووین، ئێستاش لە بیرمە چوینەوە بزانم یەک دوو زیلمان هێنان تەوان تۆ باران بنەوە و کەرکووک بەردەوام بوو تەقە دەکرا لە ماڵەکانەوە لە هەر کەسێک کە بەناریان زانی باە پاشان هەڵبەتە پێش ئەوە تاوانە من لای بەدالە و ئەو شوێنێک کە بنکە و بارگای سەرژی خۆمانی لێبوو ماوەسە زەمال ئەحمەد شارباژێڕی کە لەوێ بوو ئەو کاتە تەوان خی گەورە دەرەجە عالیکا بەرپرسی مەڵبەندی سێ بوو زیدیجەوی لێبوون ئەو 50 میلیمەکان تەوانە بە 5 گول لە 5 گولە دایان خوارد ئەو شارەزا بوو دیار بوو تەقەی پێدەکردن ئێمە گولەکانماندا بۆ ئامادە دەکردن و دەمان خستنە بەردەستی ئێستاش وێنێ ئەم هەلیکۆپتەرانەم لە پێشچاوە کە لە تەشقی ئاسمان دەخولانەوە نان دەتوانین نەوی بن دابەز نەخوارەوە ینی بەو شێوەیە کە ئەو تەقەی لێ دەکردن. دەبان هێزی ئەلمانیەکان هێندێکیان کە لەوێ بوون پشتی جەماعەتی مەیان بەردا بوو ئەوەی کەما بۆ جەماعەتی بزوتنەوەی ئەوەش خەڵکێکی مە زۆر شەهید بوو. ئەگە بریندار بووم مامەستا مەغدیر بە ڕەحمەت بێ کوتی بریندارەکان و مەیتەکەی بایانە دە سیارە کاگی ئیبراهیمی برای مامەستا مەغدیریش سیارە لێ ئەنا ئەویش لەگەڵدا بوو ئەو بەحسابی خۆڵۆ بریندارەکان ئەمە وانە لەگەڵ ئەمەدا بوو دەگەڵ کاک خدر فەلاعی دەگەڵ فەقی عەسەری ئەوە سێکەند بەوانێکی دەگەڵا مامەستا مەغدیر و کا ئەحمەد ئەمین و کا خدر و کا گوسوی ماخۆز و ئەوانە هەموویان بە پێیان کەوتن ڕۆستا حەمەد و هەموو بە پێیان هاتن وەڵا گەینە لەسەر جادەی یار پێچێکیان لێدای لێ ئەو بریندارەکان خۆ بریندارە قوتە لەگەڵ لە دۆمە کەمین بوون نا لە دامان کەرکووک لە دامان کەرکووک دەشتەکە زۆر بوو لەگەڵ جادەیان لێدان لە سیارەکە پەنچەر بوو یەکسەر ئەو شەهید بوو ئەوە بۆ برای وانێکی ناوی چیە ئەحمەد ناوی ئەحمەد بوو مەلا ئەحمەدیان دەگوتێ مەلا ئەحمەدیان دەگوتێ ئیمەمێک بوو برای مامۆستا یوانێکی بوو وەڵا دا ئەو ئەگەر شەهید بووە مەش هەلەکە بەلاکیدا خۆن فڕادا خوارێ ئەمنی بریندار بوو فەقی عەسەری ماخۆ بزن بیکێسبێ بوو ئەو بریندار نەبوو بتوڵێک چاشمەوەی کەوت بوو هیچ لە پێشدا کاک مەلا یوسف کەرکووکی کە هەر پێشمەرگەی دێرین بوو لە شاخیش بەیەکەوە بووین وە کاک نەوزاد هەولێری کە هەر پێشمەرگەی دێرین بوو لە شاخیش بەیەکەوە بووین ئەو هەردووکیان لێوە شەهید بوون کاک فەقی عەسەن و ئەو بەرایانەی ڕانیش کە هەشت کەسیان بوون ئەوانیش هەر لێوە شەهید بوون و جەنازەکەشیان لێوە بەجێمە هەزار ڕەحمەتی خۆیان لێبێت. گەیمەوە وەستا ئەحمەدی ماخۆ بزن زۆر سوێ من بوو چونکە برایەکیشم شەهید بوو کوتی تو هەر ماویشتم ئەرێ وەڵا کوتی وەڵای نا تەمام لێ نابووی کە تەماشام کوت خوێنی بە پشتیەوە بوو کوتی مەستا ئەحمەد ئەوە بۆ خوێنە چێ برینداری کوتی وەڵای کوتی فەقی عەسەن ئەگە هاتم لاقش کا بڵە سەر جادەی کوتی لە پشتێم کرد لەگە لە پشتێم کرد لە پشتێ مندا گولەی وێکەوت وەکو خیزی کوتی تەپەتەپی لێ هات و کوتی بەرمدا کوتی تاوم کرد تاو بوو بەرەمە وڵادەی وڵا هات جا گولەک لە پشتێ ڕاچوو بدە شتێ ئەوەستا ئەحمەدی شی کاک مەلا یوسف کەرکووکیمان لە هەولێر کاک نەوزاد هەولێریمان لە هەولێر ڕوها کاک ڕزگارمان هەبوو لە چەمچەماڵ کۆمەڵێک برای دیکەشمان بوون ڕاستیەکەی ئەمانە کە پۆلێک پێشمەرگە بوون لە ڕێخستن دێرنەکان و لە پێشمەرگە دێرنەکان کە شەهید بوون بە هۆکاری ئەوە ئەمانە دیفاعیان کردو بەرگریان کردو سەنگەریان چۆڵ نەکردو تا دەور دراون کەوتونە ناو هێزی دوژمن و دەبابە و ئەوانە و شەهید بوون. تەمەن ئەمە لەو بێزگەلەوە هەروەها کۆمەڵێک برای کەشمان تەمەن دیارە لەوێ بریندار بوون کە کاکو برانش ئەماژان پێدان کاکوستا ئەحمەدمان هەیە لەگەڵ ئەم بەڕێزانەدا شەهید بووە تەنانەت یەک پێشمەرگەیە بە پشتی ئەوەوە کە بریندار بووە کاک فەقی حەسەنی نەبیە سوور ماخۆبزنی پێ دەڵێن تەقان لێکردەوە بە پشتی ئەوە شەهید بووە هەروەها کاک عەبدوڵڵای مام نەبی کە برای کاک فەقی حەسەنی ماخۆبزنی شەهیدانە لە 89 شەهید بوو ئەمە بە هەمان شێوە ئیش بریندار بووە. بەحقەت ینی زۆر شتی ناخۆشمان دیت لە کاتی گەڕانەوەی حکوومەتی بەعز بۆ گرتنەوەی کەرکووک کە هەرگرتنەوەی بۆ خۆی ینی حاڵەتێکی زۆر ناخۆش بووە نسبەت ئێمە کە ئەو هەموو برایانەمان شەهید بووە بریندار بووە. دوای کە ئێمە گەڕاینەوە ویسمان دەرچین لەو دەواازەیەوە نزیک بووینەوە لەوێ خەڵکێکی زۆر بە پێ لە ڕێدا بوو دەیویست بڕوە کە گەشتی لەوێ بووین
کۆمەڵە ئافرەتێکی زۆر هاتن بە پێ لە جادەدا بوون دەیانویست دەرچن ئێمەش ئەو دەبابە ڕێگەیان گرت بوو و تەخەیان دەکرد سیارێک لە پێش ئێمەدا ڕۆی شۆفلێتێک ڕەنگی سوور بوو ئێستا لە بیرمە کە تۆپی دەبابە لێیدا سیاقەکەی کوشت بوو لەسەر جادە کەوت بوو کە دوای چوین بەڵام ئێمە تۆزێک دوورتر بوون ئەو کات پاسێکی گەورە هات مەشا گەورەکان دوو چەکداری تێدا بوو ڕامان گرتمان ئەو ئافرەتانە هەڵگرە بۆ ئەوەی نەجاتیان بێ و دەرچن بۆ ئەوەی نەکەونە بەردەستی حکوومەت بەڵام ئەوان ئینکاریان کردوتیان ئێمە خەڵکی خۆمانەیە و خەڵکی خۆمان سوار دەکەین کە سوار ناکەین ئیدی کێشەمان لەگەڵ کردوانی چەکدار بوون لە ناو سیارەکەدا و ڕۆیشتن تقریبان 100 مەترێک نەدەبوو لە ئێمە دوورکەوت تۆپێک لێیدا ئەوان کوژران لەوێدا دوای ئەو کات کوتمان الحەمدوللا خی گەورە بۆ خۆی دەزانی خێر لە چدای ئەوانی هەڵ نەگەر ئێستا هەمویان دەکوژران لەوێدا بریندار دەبوون بەڵام ئەوەتە ئەوان لەوێدا کوژران و دوای ئافرەتەکان زۆر ینی تەنگاو بوون و دەگیریان و ئەوانە پێمان گوتن بەو دەشتەدا بڕۆن بەرەو ڕووی سلێمانی ئیدی لەوێ وردە وردە دەردەچن و ناکەونە بەردەستی حکوومەت و بزانن دەگەن بەکوێ بەحەقەت ینی ئێستاش هەر لە بەرچاونم ئەوانە نازانم چیان بەسەر هات ئایا گەڕانەوە ڕۆیشتن هاتن بەرەو سلێمانی گران نازم چیان بەسەر زۆر بەڕێزی دیکەش تەمان دیار ئێمە قیادەی ئەو کاتی ئێمە فەرماندەکان پێشمەرگە بە نەفوزێکی زۆرەوە لە کەرکووک بوون بۆ نمونە ئەمە مامۆستا مەغدیدی شەهیدمان کە بەرپرسی مەکتەبی عسکەری ئەو کاتە بووە مامۆستا سەلمانمان لێوە بووە فەرماندەکان مامۆستا عەباس کاک حاجی بوهودا زۆر لە بەڕێزان و خۆشەویستانی دیکە بە داوای لێبڕنەوە کە من حەز ناکەم ناو بێنم چونکە بە تەئکید ناتوانم ناوی هەمووان بێنم هەروەها مامۆستا جەمال ئەحمەد شارباژێری کە بەرپرسی مەڵبەندی سێ بووە هەروەها مامۆستا تالیب کە بەرپرسی مەڵبەندی دوی سلێمانی بووە ئەمانە هەمویان لەوێ بوون لە خۆڵەکانی کەشەوە بڵێنی بۆ نمونە کاک حاجی فاروقمان بۆ لە قۆڵی گەرمیان و ئەوانە برانی کە بە گشتی نەفوزێکی زۆرمان بۆ لە بەشداریکردن لە کەرکووک لەوێ دواتریش کە کۆڕە و دروست بووە کە حکوومەت هجومی کردوتەوە جگە لەو پۆلە پێشمەرگانەی کە لە ناو کەرکووک شەهید بوون لە برانی ئێمە لە بەرگریێکی سەختدا بوون بۆ نمونە لە پەردێمە 3 شەهیدمان هەبوون شەهید زانامان هەبوو کە فەرماندەیەکی محتەرەم بوو شەهید کاکەی برای هەروەها شەهید خدر بۆسکێنی دواتر هەروەها لەوێ بریندارمان هەبووە کاک عەبدولحەکیم کاک حەسەنی ناوە لە پێشمەرگەی دێرین بوو هەروەها لە تەمەن ئەمانە لە 33 بوون ئەوانی پردێ لە تاسوروزە بە هەمان شێوە دوو شەهیدمان بوون کاک شەهید سەلاحەدین هەڵەدنی کە پێشمەرگەی دێرین بوو لە هێزی حەسەن بەنا هەروەها شەهید شێخ مستەفا کە لە ڕێخستنە دێرینەکان بوو دواتر تەمەن لە گەرمیان بە هەمان شێوە 3 برای شەهیدمان هەن هەروەها لە هەولێر بە هەمان شێوە شەهید مؤەید هەنارەیمان هەیە شەهیدانی کەمان هەن هەتا دەگاتە داستانی کۆڕە لە 11 شەهید مەلا عومەر و شەهید شێروانمان کە لە داستانی کۆڕە شەهید بوو شەهیدان ئەحمەد محەممەد خدر ناسراو بە شاخەوان حەسەن ئەحمەد نەبی سوور ناسراو بە فەقێ حەسەن ماخۆ بزنانی ئەحمەد محەممەد عەبدوڵڵا ناسراو بە هۆشیار خدر حەمەدەمین فەقێ عومەر ناسراو بە خدر فەلاح ئیبراهیم حسێن ئەحمەد ڕزگار نەجمەدین نورەدین پیریادی نەوزاد هەولێری سەمیر نورەدین عەلی ناسراو بە مەلا یوسف کەرکووکی کەمال عەلی محەممەد و عادل حەمەڕەشید بە خوێنی گەشی خۆیان ئەو داستانە سەروەریەیان نووسیەوە ئێمە ئەو کات بوون بە 3 سیارە مامۆستا سەلمان لەگەڵ مامۆستا عەباس وتیان یعنی ئێمە یا دەبێت شەڕێکی دەستە و یەقە بکەین ئێستا لێرە کە کۆپتەر بەسەرنەوە و ئەوە تۆپ و ڕاجمە بەسەرنەوەیە یا دەبێت ئێمە بڕۆین کە بژڕۆین ئەوە دەبابە لەسەر ڕێگەیە و ئەو دوو سیارەمان دیتن لە پێژێمەدا دوای ئاخر مامۆستا سەلمان وتی بەناوی خوای با بڕۆین بەس دوعا بخوێنن یعنی ئەوم لەبیرە کە سیارەکەی ئێمە ئەمە مێکزەمینیەکمان پێ بوو 27 کەسی تێدا بوو یان نەفەرەکان لەبیر 27 کەسی تێدا بوو لە سیارەکە ئێمە هاتین یەک بەیەک ئەو دەبابانە کە ینی بە اختیار و ئارەزووی خۆیان ینی چۆن کەوکوژی دانیشتبوون لە بەرمان ئەلحەمدوللا هەرسێک سیارەکەمان دەرچوون کە دەرچوون لە ڕێگەی تەختەخۆ گەڕاینەوە دوای ئەو برایانمان کە باسم کرد هەندێکیان بریندار بوون و هەندێکیان دابڕابوون ئەوانیش ئەلحەمدوللا دوای 2 ڕۆژ گەیشتنەوە لەوێ کاک زانا شەهید و بە ڕەحمەت بێ کە پێشمەرگەی کۆنی بزوتنەوەی ئیسلامی بوو کوڕێکی زۆر چالاک و لێ هاتوو بوو خەڵکی ڕانەیە
ئەوزا کاکەی برای هەر لەگەڵوی شەهید بوو ئەوزا پێشمەرگەکی دیمان هەبوو کە حەسەن لەوێ بریندار بوو لەوێ تەبان پێشمەرگەیمە یعنی بەڕاستی چەقیل لە ڕیسەر لە پردێک کە دەی لە کەرکوویها دەی دەرێ ئەوە بوو دوایی ئەوەی کەماوە منەوەی کە لە یادم بێ ناڵێم ئەوانەی دیژە من ئاگام لەوان نییە بەڵام مەڵبەندیمەوەی کە ئاگام لێ بوو لە مەڵبەندی خۆمە هەر لە ڕانیە ماینەوە و مەڵبەندەکەمان چۆرنە بۆیە بەڕاستی دواتریش کە حکوومەت هجومی کردوتەوە شەهیدانی ئێمە جگە لەو بەرگریانە کە لە کەلار کردوانە لە گەرمان کردویانە هەروە لە تاسوزە کردوانە لە پردێک کردوانە لە کۆڕێ کردویانە دەربەندی کۆڕێ لە بەرزاییەکانی کانی ئۆتمان و ئەوانشدا مامۆستا شەریف خی گەورە دەرەجەی عالیکە لەگەڵ برانی ئەو سنوورە ینی بەرگریێکی زۆر سەختیان کردووە تەوان ئەوان هەموو لە سەختیەکەش بە دەرەجەی یەکەم بۆ پێشمەرگەکانی ئێمە پێشمەرگەی ئیسلامی کە کاتە تەوان هەموو بە ڕۆژوو بوون ڕەمەزان بوو تەمان تۆ لە ڕەمەزاندا بە ڕۆژوو بی و ئەو هەموو شوێرەوەری و ناخۆشی و ناڕەحەتیانە بێنە ڕێ ڕاستەکەی زۆر سەختە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەری هەبوو لە ئازادکردنی هەموو شار و شارشکۆکانی کوردستان و بە تایبەتیش کەرکووک کە بەڕاستی داستانێکیش تۆمار کرد لەوێدا کە نمونەی نییە کە لە بیرمە کە ئەوم باز نەکرد مامۆستا جەمال شار باژێڕی کە بەڕەحمەت بێ شەهید بوو بەڕاستی یەکەم کەس بوو کە توانی لە ناو کەرکووکدا بەرگریەکی تیارەدا بنێ کە 50 هێنا ئەو شارەزا بوو ئێمە گولەکانمان بۆ پاک دەکردەوە و تەقی لەو تیارە دەکرد نەیتوانی بێتەوە سەر کەرکووک و بەڕاستی بزوتنەوە ئیسلامی لەو کاتەوە فەرامۆش کرا بەتابەتیش ئێستا لەلایەنی دەسەڵاتەوە فەرامۆش کراوە و ڕێگەی پێ نادرێت لە زۆر بواری سیاسی و ئابووری و هەموو ئەو بوانەندا فەرامۆش کرا و دەستی بردراوە لە کاتێکدا بەڕاستی ئەگەر ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی نەبا بەو هێزە تۆکمە و بەو هێزە گیان فیدایانە بەڕاستی لەوانەیە ینی زۆر لە شارشارچۆکان ئازاد نەکرابانە یا ئەوە تا سەخت بە ئازادکردنیان چونکە بەڕاستی ئازادکردنی هەولێرش یەکەم مەفرەزەکە لە خەتی کەس نەزانە و چوو داخلی هەولێر بوو ئێمە بووین یعنی بزوتنەوەی ئیسلامی بوو بە سەرپەرشتی مامۆستا عەبدولقادری برایەتی و مامۆستا سەلمان و مامۆستا عەباس کە منیش یەکێک بووم لەوانە کە کۆمەڵە پێشمەرگەی کەش بوون کە ئێستا ناوی هەمویانم لەبیر نییە یەکەم مەفرەزە بوو کە داخلی هەولێر بێ و هەولێر بگرێ و ئەوە دەست بگری بەسەر زۆرێک لە بنکە و بارەگە حکومی و عەسکەریەکاندا بۆیە من ڕۆڵی پێشمەرگە و فەرماندە و سەرکردە و پێشمەرگەکانی کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستان ڕۆڵێکی ئەوەندە پەرشنگدارە کە پێویستە هەمومان شانازی پێ بکەین بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە سێوەندە ساڵەی خۆمان کە دەسەڵاتێکی خۆماڵیە ئاوە خزمەتی کەرکووک و کەرکووچەکان و کوردستانیان و پێشمەرگە و ڕێخستنە دێرینەکان و برینداران و شەهیدان و ئەمانە دەکات لە زۆر داستاندا خەڵکێکی دیکە دێخۆی لێ دەکا بە سەحیب و بەخاوەن لە کاتێکدا کە شوێنێکی وەکو معسکەر خالید بەڕاستی بزوتنەوەی ئیسلامی داستانی تێدا تۆمار کرد بە شەهیدبوونی 13 لەو پێشمەرگە ئازا و گیان فیدایانە بە برینداربوونی کۆمەڵێک لەو برایانەکە کاگوەسە حەمەد و کا خدر و کە ئەو برایانەکە ئێستا ماون لەوانەیە دوای لە کاتێکدا بۆ خۆشیان لێ دوام دەن